سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە باز لە باری دەرونی کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەکەین بۆ مەبەستا لە نێو شاری هەڵەبجەین و سەردانی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئەکەین بزانین ئەو خزمەتگوزاریانەی پێشکەشی ئەکەن لە چ لایەنێکەوەیە بینەرمان بن. بە کەسێک دەوترێت خاوەن پێداویستی تایبەت کە گرفتی هەبێ لەم سێلایەنەیە یەکەمیان سنووردارێتی جەستەیی واتە گرفتی جەستەیی هەبێت و هەروەها دووهەمیان گرفتی هەبێت لە فێربوون و بەتایبەتی لە پرۆسەی خوێندنە سێهەمیان بوونی نەخۆشی درێژخایەنە. ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەکرێ و بەتایبەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت پێویستە لەسەر دوو ئاستی ئاسانکاری تایبەت بێ بۆ ئەو بارودۆخی کە لە ژیانیانە هەیەە هەروەها گرنگی پێدانی تایبەت کە بتوانن ژیانیان بە ئاسانی تێپەڕێنن. بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای سەرۆکی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بەڕێز مامۆستا مەریوان وەهبی بزانین ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئەکرێت لە چ ڕۆیەکەوەیە. ئێمە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لە ساڵی 2013 دامەزراوین. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە جیاواز لە ڕێکخراوەکانی تر بۆ ڕێکخراوەکانی تر ڕێکخراومان هەیە بۆ کەمەندامی دەست و قات، ڕێکخراومان هەیە بۆ نابینە بۆ تالاسیما. ئێمە بە فراوانی ئیشەکەین هەموو ئەرکەکانمان گرتوتە ئەستوی خۆمان بۆی کە ئیش بۆ تالاسیما بۆ کەمەندامی دەست و قات بۆ نابینا بۆ کورتەباڵا هەموویمان لەخۆ گرتووە و بەداخەواڵم کە ژماری کەمەندامەکان و خاوەن پێداویستیەکان زیاتر لە 4000 خاوەن پێداویستیە بن و بەهۆی بارودۆخی هەڵەبجەوە ژمارەکە بەداخەوە بەرەوزیاوبوونە ڕوا بەهۆی ڕووداوی سروشتی بۆی ئەوەی کە سنوورەکەی سێلامان سنوورە لەگەڵ ئێراننا و کۆمەڵە شەڕوویاوە و ژمارەی زۆر مینوتە قمەری جێماوە بەداخۆ ژمارەی کەمەندامەکان بەرەوزیاوبوونە ڕوارەوە هەروەها لەدایکبووی نە ئاسایی لە هەڵەبجە بۆ خۆی گرفتێکە بۆ ئێمە کە ژمارێکی زۆر مناڵمان هەیە ئەبنهار لە سەرەتاوە خاوەن پێداویستی تایبەتن. وەکو ئاماژەم پێکرد سنووری کارکردنی ئێمە زیاتر ئێستا لە پارێزگای هەڵەبجێ هەرچەندە ئێمە کۆمەڵە چالاکی زۆر باشمان بردووەتە دەرەوەی هەڵەبجە بۆن لە سلێمانی لە هەولێر لە زاخۆ لە دووەک ئێمە چالاکی من ئەنجامیاوە بۆ مامۆستایان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ نمونە ئێمە ئێستا حالیەن لە شاری هەولێر خەریکی دانانی پرۆگرامی پەرۆی تایبەتی لەگەڵ وەزارەتی پەروەردە و ڕێکخراوی فیدا. ئەمە بەگشتی و ئێمە لە ئەو بوارانەی کە ئیشی تیاکەین بواری هەلیکار، بواری ژینگە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، بواری دامەزراندن، بواری هۆشیارکردنەوە، بواری تەندروستی ئەوان ئێمە ئیشمان تیا کردووە کۆمەڵە چالاکی زۆرمان ئەنجامیاوە. بۆ نمونە لەگەڵ ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی ئێمە لە بواری خوێندن ئیشەکەین بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. ئەم پرۆژەی ئێمە ماوەی 6 ساڵە بەردەوامە. بە قۆناغ ئەم پرۆژەیە هاتووە لە قۆناغیەکی سەرەتایی و بە خۆشحاڵی ئێستا ئێمە لەگەڵ زانکۆ پەیمانگەکانە ئیشەکەین. و ئێمە لە ئەم ساڵە ژمارەی زۆر خاوەن پێداویستی تایبەتمان هەیە قوتابیان بە تایبەتی کاریان لەگەڵاکەین لەگەڵ خۆیانە لەگەڵ مامۆستاکانە لەگەڵ بەڕێوەبەرەکانە لەگەڵ ڕێنماییکارانی پەروەردەی قوتابخانەکانە لەگەڵ خێزان و حتا هاوڕێی مناڵەکانیش ئێمە ئیشیان لەگەڵاکەین بە شێوازێکی زۆر فراوان ئیشیان لەگەڵاکەین. بەشێک نییە کە ئێمە ئیشمان لەگەڵانە کردێت بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەتەکان ئێمە زۆر ئیشی باشمان کردو. ئێمە ڕۆژداین چوارشەمان دکتۆری دەرونیمان هەیە ئێرە عیلاج ئەیە بە قوتابیەکان و بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و خۆتانەزان شاری هەڵەبجە ئێمە زۆر لەلایەن دەرونی پێویستمان بە ئاور لێدانەوە هەیە بۆیە ئێمە ئەوڵمانە ئەو فەراغە پڕکەینەوە کە دکتۆرمان هەیە هەموو ڕۆژانێکی چوارشەمان ئەگەر بێت و سەردانی ئێرە بکەن و ئازان عایدەیەکی زۆر گەورەیە کە خەڵکی سواز بەخۆ هۆشیار بۆ تۆ شەرم ناکات لەوەی کە گرفتی دەرونی کۆمەڵایەتی هەیە زۆر ئاساییەتە ئێرە سەردانی دکتۆرەکە دکتۆریش زۆر بە خۆشحاڵیەوە ئەی بینێ و دوایی عیلاجی بۆ نووسیەوە هەروە دوای ئەوە لەگەڵ توێژەرە دەرونی کۆمەڵایەتیەکانی ئێمە گرفتەکان چارەسەر بێت توانین بڵێن ژمارەی زۆر باش کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئیسفادەیان کردووە لە ئێمە. و لە بواری هۆشیارکردنەوە کە ئێمە زۆر گرنگە لامان بەڕاستی هۆشیارکردنەوەی کۆمەلگا یەکێکتر لە کارەسەرەکیەکانی ئێمە لە بواری هۆشیارکردنەوە هەر لە سەرەتای ساڵەکانی نەوەدەکان و کڕێکخراوەکان دەمەزرا ئیشمان زۆر کردووە. لە نێو ئۆفیسی ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەین ئەچمە لای خاتوونیان عەزیز کە بەڕێزیان بەڕێوبەری بەشی کۆمەڵایەتی و دەرونین لە نێو ئەم ڕێکخراوەیە.
خاتونیان ئەمەوێ باس لە جۆری ئەو خزمەتگوزاریە دەرونیا و کۆمەڵایەتیانە بکەیت کە پێشکەش بە کەم ئەندامان ئەکرێت و بە تایبەتی بە مناڵانی کەم ئەندامی جەستەیی. زۆر سپاس. لێرە چارەسەری دەرونی و کۆمەڵایەتی و بەعام خزمەتگوزاریە دەرونی و کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی زۆر جیاجیا ئەکرێت لەبەرەوەی سوودمەندەکانی ئێمە لێرە زۆربەی زۆریان خاوەن پێداویستین لە ناویشیانە کەم ئەندامی جەستەیی هەیە بۆیە هەر سووتێک کە لە کۆمەلگایە دابڕانێک گۆشەگیریەک دروست بکا بۆ خاوەن پێداویستی تایبەت ئێمە ئیشی لەسەرەکەین. بەعام خزمەتگوزاریەکان لە ڕێکخراوی کەمەندامان چەند جۆرێکن. چارەسەری پزیشکی دەرونیمان هەیە، دانیشتن جەلساتمان هەیە بە تایبەتی بۆ مناڵان و گەورانیشمان هەیە. دواتر چارەسەری گروپینمان هەیە کە بە دایک و باوکان و بە مناڵەکانیش ئەدرێت. لە ناو هەموو دەوراتە هاوینەیەکان کە لە ناو ڕێکخراوە ئەکرێ بەشێکی تایبەتی بەهێزکردنی پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیمان هەیە بۆ خوێندکارانی سەرەتایی بەڵێ چونکە پێمان وایە ئەگەر مناڵ لە سەرەتای تەمەنەوە بە دەرونێکی بەهێز دەست بە ژیان بکە ئەگەر خاوەن پێداویستی تایبەتیش بێ بێگومان ئەتوانێت ڕوبەڕووی ئاڵنگاریەکان و ئاریشەکانی ناو کۆمەلگا و ئەو بربەستانیەتە ڕێگەی لە خوێندن بێ یان لە ژیانی کۆمەڵایەتی بێ تەواوی بکات. هەر لە بەشی دەرونی و کۆمەڵایەتی دوو جۆری کە خزمەتگوزاریمان هەیە، ئەویش بەرنامەی ڕادیۆییمان هەیە کە زیاتر باز لە جۆری پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی ئەکرێت کە چۆن کۆمەلگا بتوانێت هاوکارێکی باش بێ بۆی خاوەن پێداویستی تایبەت وەکو هەر مرۆڤێکی کە بە شێوازێکی گشتگیر لەناو کۆمەلگایە بژی و دانەبڕێ گۆشەگیر نەبێ. و ساڵانش توێژینەوەی زانستیمان هەیە کە توێژینەوە زانستەکان هەمووی لە بواری دەرونی کۆمەڵایەتین ئەو فیگەرانە وەرەگرێ و جوابی ئەو پرسیارانە هەیەتەوە کە کۆمەلگا چ کاریگەریەکی هەیە لەسەر خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی بۆ گشتگیرکردنەوەی خوێندنی. کەواتە بێجگە لە کارە تاکە کەسیەکان کە ڕاستەوخۆ لەگەڵ منداڵ و خێزانەکان ئەکرێ هۆشیارکردنەوەی کۆمەلگەشتان هەیە بە تایبەتی ئەوەی کە لەسەر شەقامەکانی هەڵەبجە بینیم پۆستەرتان هەیە کە چۆن مامەڵەیان لەگەڵ بکرێت یعنی هەر کەسێک کە سەردانی ئەم شارە بکات و پۆستەرانە ئەبینێت و گرنگی پێدان بە خاوەن پێداویستی تایبەت تێبینی ئەکرێت کە ئەمە جێی دەستخۆشیە بۆ ئێوە بۆ هەموو ستافەی کە لێرە کارەکەن. ئەوەی کە گرنگە بۆ ئێمە باز لەو گرفتە دەرونیانە بکەیت کە بەڕێستان ئەزمموی زیاتر لە 8 ساڵتان هەیە لە ناو ئەم ڕێکخراوەی و بەرکەوتنی ڕاستەوخۆتان هەبووە لەگەڵ مناڵ و خێزانەکان زیاتر چ شڵەژان و چ گرفتێکی دەرونی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی کەمەندامی جەستە ڕوبەڕوویە بنەوە. لەناو مناڵە گرفتەکان ئەگەر بە ڕێژەوەری گری زۆرترین ڕێژە بەر فۆبیای کۆمەڵایەتی ترسی کۆمەڵایەتی ئەکەوێت و زۆربەی زۆری ئەو کەیسانی کەیان لێرە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە بە تایبەتی ئەوانەی کە کەمەندامی جەستەییان هەیە. ئەوە ڕێژەیەکی زۆر زۆر لە مناڵانە بەرەکەوێ. دواتریش خەمۆکیمان هەیە و دوای ئەوەش جۆرێک لە گۆشەگیری جۆرێک لە دابڕان لە کۆمەلگا و متمانە نەبوون بە کۆمەلگا ئیتر ئایا ئەو مناڵە لەو کاتەوە نیشانەکانی بە تایبەتیا دەرەکەوێت کە ئەچێتە قوتابخانە و دواتریش ترس و دڵڕاوکی جیابوونەوە چونکە دایک و باوکەکان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر زۆر پەیوەستن و دایک و باوکیش کاریگەریەکیان هەبووە کە ڕێگەیان نەداوە مناڵەکانیان بە تایبەتی مناڵە خاوەن پێداویستیەکانیان بە تەنها هیچ بەرپرسیارەتێک وەربگرن. کاتێک کە ئەچێتە قوتابخانە ئەم منداڵە تووشی جۆرێک لە ترسی و دڵڕاوکی جیابوونەوە لە باوان ئەبێتەوە کە زۆر بە زەحمەت ڕادێ لەگەڵ قوتابخانەیە و زۆرێک ئەوانەی کە ئەگەنە لای ئێمە فریانەکەوین کە ئەلحەمدوللا چارەسەرە بێ بەڵام هەشمانە چەند کەمەندام هەبوو خاوەن پێداویستی هەبووە کە دابڕاوە لە خوێندن یان نەیتوانیوە بە جۆرێک بەردەوام بێ لە خوێندن پەرە بە خوێندنەکەی خۆی با کە دواتر کۆمەڵێکی زۆر مشکی لەو کێشەی کەی کۆمەڵایەتی بۆیەتە پێشەوە وەکو کێشە کۆنانی کە ئێمە بیستومانن چۆن چوونەتە سەرزادەکان مناڵان چۆن نەیانتوانیەوە وەکو ئینسانێک یان مرۆڤێکی
ئاسایی لە کۆمەڵگایە بە شێوازێک لەگەڵ کۆمەڵگایە تەعامل بکە و ڕەفتار بکات بتوانێت کە تێکەڵ بێت لەگەڵ کۆمەڵگایە. بتوانێت و قۆناغانە ببڕێت کە پێویستە هیبێت بۆ ئێستا ئەچینە لای یەکێک لەو کەسانەی کە سوودمەند بووە لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە لە تەمەنی 5 ساڵیەوە کە خۆشبەختانە ئێستا خوێندکارە لە زانکۆ. بینەرمامن. ئەو بەردۆخە دەرونیایی کە هەم بوو سەرتاوام دەزانین تەنها خۆم لەم کوردستانە خاوەن پێداویستی تایبەتم، بەڵام کە هاتم بۆ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بینیم تەنها خۆم نیم لەم ژیانەدا کە بمەتە خاوەن پێداویستی تایبەت و خۆی پەروەردگار دیاریەکی پێبەخشیوم و هەر کەسێکیش خۆی ئامادە نەکات بۆ ئەو دیاری کە خۆی پەروەردگار پێی بەخشیوە دڵنیا بە شکست دەهێنێت. بۆیە دەبێت خۆمان بە جوانی ئامادە بکەین. وەکو ئەزانین پرۆسەی پەروەردە مافی هەموو مناڵێکە. من نەمدەتوانی بخوێنم و پێشمەوە بوو تەنها بۆم هەیە لە ژوورێکا بووم وتر نەخوێنم و ئەکادیمیانە و زانستیانە نەبم. پێم وا بوو هەموو کەس ئەبێ بخوێنێت تەنها کەسانی خاوەن پێداویستی تایبەت نابێ بخوێن. بەڵام من کە هاتم بۆ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئەو بیرکردنەوەی گۆڕا بە من و تراتەوە بێ بخوێنی و لەو کاتێک کە ئەو پرۆسەی خوێندنە تاوەکو ئەم ئاستا هاتووم کۆمەڵێک کێشەوگیری گرفتم هاتووەتە ڕێ بە ئاسانی نەگەیشتومەجە ئەو پلە و ئاستەی کە هەیە. و ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە یەکێک بۆ لە هاوکارەکانمان کە توانیوێتی کێشەوە لەمبەرەکانمان لە بەردەما لابەرێت. هەندێک جار هاوڕێکانم بە منیان دەوت تۆ بۆچی دەخوێنی؟ خۆتە خاوەن پێداویستی تایبەتی و توانە هیچ جۆڵایەکت نییە. بەڵام من ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە فێری کردم نابێت کۆڵ بدەی بۆ بەدیهێنانی ئامانجێک وەکو دەزانین گەشەپێدان هۆکارێکە بۆ بەدیهێنانی کۆمەڵێک ئامانج بۆیە ئەبێت هەمووان تێبکۆشین تاوەکو ئامانجەکانمان بەدی بێت. تووشی خەمۆکی بووین، تووشی دڵەڕاوکێ بووین، تووشی ئەو بووین کە هەندێک جار بیرم لەوە کردەوە کە بۆچی باش بیرم لەوە کردەوە کە من هیچ سوودێکم نێنەوە کۆمەڵگا. بەڵام ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە فێری کردین کە تۆش بەشێکی لە کۆمەڵگا و سوودت هەیە بۆ کۆمەڵگا. ئەگەڕێمەوە لای خاتونیان بەڕێوەبەری بەشی کۆمەڵایەتی و دەرونی لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بۆ پێی کە بەڕێز محەممەد بورهان باسی لە ئەزمموی خۆی کرد و ئەو یارمەتی دانانەی کە ئێوە وەکو ڕێکخراو هەتان بۆ بۆی بەگشتی ئێوە چۆن کار لەسەر خوێندنگەکان ئەکان لە ڕووی هۆشیارکردنەوەی مامۆستایان و ستافی ناو قوتابخانەکە و یارمەتیدانی ئەم مناڵانە لە بواری خوێندنە؟ بڵێ سەرەتای ئیشکردنمان لە ڕێکخراو بۆمان دەرکەوت کە زۆر گرفت لە قوتابخانەکانە هەیە. یەکێک لەو گرفتانە ڕەتکردنەوەی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بوو هەرچەندە کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک ڕێسا و کۆمەڵێک ڕێنمایی لە وەزارەتی پەروەردەیە هەیە بۆ خوێندنی خاوەن پێداویستی تایبەت، بەڵام بە حکمی ئەوەی کە کەرەستەی ڕاهێنان نییە مامۆستایانی پەروەردەی تایبەت زۆر ڕێژەکەیان کەمە تێگەشتنێکی زۆر هەڵە بەرامبەر بە کەسانی خاوەن پێداویستی بە تایبەتی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت هەبوو. ئێمە لە دوای هەموو ئەم گرفتانە هەوڵمانیا کە چارەسەری ئەم گرفتانە بە کۆمەڵێکی زۆر لە ڕاهێنان بۆ مامۆستایان بە شێوازێکی ئەم لەسەر گرفتەکان ناساندنی گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت و دواتریش چۆن پاڵپشتێکی دەرونیان بکەن لە قوتابخانەکانە، چونکە ئەگەر قوتابیەک دەرونێکی بەهێزی هەبێ بەباشی ئەتوانێ ئاڵنگاریەکانی کە تێپەڕێنێ و دواتریش سیمینارات بۆ هەموو بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری هەڵەبجە و دواتریش بۆ دەرەوەی هەڵەبجە و بە ئام ستافی خوێندنگا بە شێوازێکی گشتی پێش هەموو شتێک لەمانە و مەبەستی گرفتەکان تێبگەن بزانن کە ئەمە گرفتێک هەیە تا ڕادەیەک بتوانن هیچ نەبێ شیکاریەکی بەسیط بکەن بۆی بتوانن هەر قوتابیەک کە گرفتێک ئەبینن تیا ڕەوانی ئەو شوێنەی بکەن کە پێویستە تیا چارە سەروەربگرێ. ئەمەمان کرد و پاشان ساڵانە لە ڕێگەی ژمارەیەکی زۆر لە پۆستەر لە فلێکس لە بروشەر لە نامیلکەی تایبەت بە مافی خوێندن و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ
مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکانە بڵاوەکەینەوە. ئەمە تەنها یەک ساڵ نییە، هەموو وەرزێکی خوێندن ئێمە وەکو ڕێکخرا و دووبارە ئەم شتانە دیزاینەکەینەوە و بە شێوازێکی جیاواز باز لە مافەکانیان و باز لە پاراستنیشیان دەکەین و دواتریش گروپێکمان هەیە. ئەم گروپی چاودێریکردنە سەردانی قوتابخانەکانەکەین ڕەئی خۆیان وەرەگرین لە چ لایەنێکە پێویستیان بەڕاهێنان هەبێ لە هەموو مەکتەبەکانی هەڵەبجە. ئێمە بەپێی پێویستی مامۆستاکان و داواکاری خۆیان لەسەر گرفتەکان ڕاهێنانەکەینەوە. ڕاهێنانەکانیش هەمووی لەلایەن کەسی پسپۆڕەوە چ لە دەرەوەی وڵاتەوە پسپۆڕەکان بێن چ لە ناو کوردستانە بێت کە ڕاهێنانی 2 ڕۆژە و 3 ڕۆژە لەسەر گرفتەکان بۆ مامۆستایان ئەکرێت. زۆر باشە کەواتە بۆ پێی کە باست کرد بواری خوێندن بوارێکی سەرەکیە لەو چالاکیانی کە ئێوە ئەتان بێ. بۆیە ئەچینە لای مامۆستا بەهجەت ڕەحمان کە مامۆستای پەروەردەی تایبەتەوە ئەندامی ڕێکخراوی کەم ئەندامانی هەڵەبجەیە کە ئەزمموی زیاتر لە 24 ساڵیان هەبووە لە بواری فێرکردن بۆ مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتین بزانین لە ئەزمموی خۆیەوە چۆن ئەتوانێت یارمەتی ئەو مناڵانە بات. ڕۆپۆرتاژ کە لە وڵاتی هیندستانەوە کڕا ئیشمان لەگەڵا کرد ئەو کاتە و دوایی پەروەردەی بەرفراوان لە ناو قوتابخانەکانە کە لە باخچە و قوتابخانە سەرێتاییەکانە ئیشی لەگەڵاکەین. بەڕاستی من لە ناو قوتابخانە وەکو مامۆستایەکی پەروەردەی تایبەت تقریبی 22 قوتابی خاوەن پێداویستی تایبەتم هەیە. خۆی خاوەن پێداویستی تایبەت بە 3 ئاستی 1 و 2 3 ئاستی 3 قورسترینەکانە ئۆتیزمە ئەیDHD داونە شەلل دەماغ ئەوانەیە 1 و 2 ئەوانە تۆزێ لە خواردترن. ئێمە بەسپاسەوە بۆ وەزارەتی پەروەردە بەسپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە بەسپاسێکی بێپایانەوە بۆ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە کە توانراوە لە ناو هەڵەبجە شاری هەڵەبجە سەرجەم ئامادەکاری سەرجەم مامۆستای پەروەردەی تایبەت دابنرێ لە ناو سەرجەم قوتابخانەکانە. یعنی بەسپاسەوە کە لە هەمووی کوردستانە بەس هەڵەبجە لە سەرجەم قوتابخانەکانە مامۆستایەکی پەروەردەی تایبەتیە. بەڵام بەداخەوە هیچ کامان دەرچووی پەروەردەی تایبەت نین. ئەو گرفتەمان هەیە چونکە بەڕاستی ئەو دەرچوانەمان هەیە ئێستا لە هەڵەبجە هۆرامان و شارە زوورە ئاگەڕێن بەبێ ئەوەی کە تەعین بکرێەوە داوا کراوە لە وەزارەت کە ئەوانەی کە هەن هیچ نەبێ بە محاضری ئابەوانە بێش دابنرێن. من وەکو خۆم لە قوتابخانە یەکێتی برایان ژوورێکم هەیە پێڵێن غرفەت المەصادر ژووری سەرچاوە ژوورەکە جیهازێک بەرنامەیەکم هەیە تایبەت سەرجەموانەکانی پۆلی 1 تا پۆلی 9 تایە. ئەگەر قوتابیەکان من بەوە معجبم مناڵ لە مناڵەوە فێرە بێ نەک جیان بکەینەوە ئۆتیزمەکان بەجیا ئەیDHDەکان بەجیا. ئێمە هەمومان پەروەردەیە لە ناو قوتابخانەیەکی بەرفراوانە داناوە قوتابیەکان چووکە لە قوتابی لە قوتابیەوە فێر بێ. بەسپاسەوە بۆ کارگێڕی بۆ مامۆستایان هاوکارێکی زۆر باشمان سەرەتا زۆر ناڕەحەت بوو دایک و باوک مناڵی ئەشاردەوە بە عیبێ ئەزانی مدیر قوتابی وەرنەگرت تا بڕیار دەرکرا لە وەزارەتەوە داوامان کرد ئێسا ئەگەر قوتابی پۆلی 9 پۆلی 12 ڕاستەوخۆ مامۆستایەکی پەروەردەی تایبەتی لە پاڵا بێ و فۆنتی پرسیارەکانە گۆڕێ و مامۆستایەکی پەروەردەی تایبەت لە ناو مناڵەکانە دانیشێ و سەرجەم ئاسانکاریەکان. ئێمە وەکو ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەش ئێسا توانراوە بڵین لەگەڵ دایک و باوکەکانە بە یەک تەلەفۆن ئەتوانین بیانهێنینە ئێرە ئەتوانین ئیشکاریان لەگەڵا بکەین. ئێمە ئێسا من وەکو خۆم کتێبێکم دەرکرد ڕێبەری مامۆستای پەروەردەی تایبەت ئەگەڕێم وەلای خاتونیان یەکێکی تر لەو چارەسەریانەی کە زۆر گرنگە بۆ مناڵێک کە خاوەن پێداویستی تایبەت بێ هاوڕێکانێتی بەشداریکردنی هاوڕێکانە کە بە تایبەتی عادەتەن خوشک و براکان ئەگرێتەوە یان مناڵی دراوسێ ئەگرێتەوە لە هەمووی گرنگتر کە لە ناو قوتابخانەیە ئێوە کارەکەن هاوپۆلەکان ئەگرێتەوە. ئێوە لەو بوارەیەوە چی ئەکەن؟ چ بۆ یارمەتیدانیان و چ لە ڕووی هۆشیارکردنەوەیان؟ بەڵێ لە ڕێکخراو ئێمە بە میتۆدی زانستی ئیشەکەین و توێژینەوەی زانستی ساڵانە لە کۆتایی ساڵ کە توێژینەوەیکی زانستی ئەکرێ کۆمەڵی دەرئەنجام و دۆزەرەوەمان لە توێژینەوەکە بۆ دەرەکەوێ. ئێمە بۆ ساڵی داهاتوو تەواوی پلانەکەمان لەسەر دەرئەنجامی توێژینەوەکە بێت چونکە توێژینەوەکە لە ناو کۆمەلگایە ئەگرێ و
ئەندامانی توێژینەوەکەی ئێمە هەموو قوتابیان و مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن بۆی لە زاری خۆیانەوە بزانین پێویستیەکانیان چییە. یەکێک لەو هۆکارانەی کە کاریگەری لەسەر ئەدای خوێندن هەیە لە توێژینەوەی ساڵی 2021 بە دەرەجەی 1 پاڵپشتی خێزان و هەروەها هاوڕێکانی قوتابی خاوەن پێداویستی تایبەتەکە هەموو توێژینەوە زانستیەکان ئاماژە بەوە ئەیان کە چەندێک کاریگەری هەیە لەسەر ئەدای خوێندنیان و بەردەوامبوونیان لەسەر خوێندن دواتر بە کۆمەڵایەتی بوونی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. بۆیە لەو ڕوانگەوە ئێمە سیمینارمان هەیە بۆ هەموو هاوڕێیان هاوپۆلێک، واتە ئەگەر قوتابیەکی خاوەن پێداویستی تایبەت لە ناو پۆلێکا بێ ئێمە ئەچینە مەکتەبەکە لەو پۆلە بە شێوازێکی ناڕاستەوخۆ بۆ هەموو قوتابیەکان سیمینارەکەین لەسەر چۆنیەتی هاوکاریەکان هەر گرفتێک بەجیا، چونکە گرفتی بۆ نمونە قوتابیەک کە کورسی کە مندامی بەکارهێنێ جۆری هاوکاریەکەشی جیاوازە لەوەی کە نابینایەک پێویستیەتی. قوتابیەک لەسەر کورسی کە مندامیە لە ناو پۆلێکە ئێمە هەموو ڕێگا زانستیەکانی هاوکاریکردن فێری مناڵەکانی کە ئەکەین. و دواتریش هەندێک گرفتی کە کەڕوبەڕی قوتابی خاوەن پێداویستی ئەبێتەوە زۆر جار هاوڕێیەتی نەکردنی مناڵانە لەلایەن چ لە کۆڵان بێ یان لە قوتابخانە بێ یان لە هەر شوێنێک بێ کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتی هەیە. ئەمەش بەعام بۆ هۆشیاری کۆمەلگا ئەگەڕێتەوە. ئایا لەلایەن خێزانەکەەوە ئەو هۆشیاریە بە مناڵەکە نەدراوە کە چۆن هاوڕێتی ئەم مناڵە بکات یان چۆن بتوانێ هاوکاری بێت. بۆ ئەمە چەند حاڵەتێکی جیاوازمان هەبووە مناڵەکە تووشی خەمۆکی بووە یان تووشی گرفتێک بووە لەبەرەوەی لە مەکتەب کەس هاوڕێتی ناکە لەبەرەوەی کە ئەم خاوەن پێداویستی تایبەتە. وەکو ڕێکخراو ئەمەمان چۆن چارەسەر کردووە لەبەر ئەم قوتابی خاوەن پێداویستی تایبەتە سەفراتمان پێکردوون یان بردن بۆ شاری یاری هەموو قوتابیەکان بەیەکەوە لەوێ باسی چۆنیەتی هاوڕێتی کردنمان بۆ کردوون لە ناو گەشتێکە کە مناڵ حەزی لە یاریکردنە حەزی لە شاری یاریە یان حەزی لە کۆمەڵێک لە یاریەکانی دیکەیە ئێمە بۆمان ڕێکخستووە بۆ ئەوەی پێکەوە بتوانن ببنە هاوڕێیەکی باش لە ڕێگەی چارەسەری هوەری و چارەسەری یاریەوە توانێت بەڵێ چارەسەری یاری و چارەسەری کە بە شێوازێک بێت کە وەکو گروپی نوا بووە پێکەوە لەوێ ئەرکیان هەبووە کە ئەم قوتابیە خاوەن پێداویستیە بووە بە سنتەر بەڵام بە شێوازێکی ناڕاستەوە کە بە جۆرێک وا هەست نەکرێت ئەمە لەبەر خاتری ئەو کراوە بۆ ئەوەی هەیبەت و شکۆی ئەو مناڵە لە مناڵیەوە پارێزراو بێ و دواتریش دیسان ئێمە هەڵسەنگاندن و بە دوواداچوونمان کردووە ئەمە کەیسمان هەیە 8 ساڵ پێکەوە یعنی هاوڕێی هەبووە ئێساڵێ 10 هاوڕێم هەیە کە سەرەتا هیچ ئەمە زۆر کاریگەری هەبووە. یەکێکی کە لە ئەو کارانە و چارەسەریانی کە ئێمە ئەیکەین لە خولی هاوینەی ڕێکخراومانە چونکە خولی هاوینەی ڕێکخراومان هەموو ساڵێک بەردەوامە و ماوەکەی 2 مانگی تەواوە ئەم خولا چۆن ئەو مناڵانە کالێک لەگەڵ یەکا بکەن هەموو ڕێگاکان بەکارهێنین لەوێ ئارت سێراپی چارەسەری هوەری یاری و هەروەها گفتوگۆ پێکەوە دیالۆگ چۆن بتوانن قسە بکەن هەر ناوەندی خودی ڕێکخراو بەکارهێنن نا لەبەرەوەی ڕێکخراوەکەمان بچووکە ئێمە هەر ساڵێک بە پەیوەندی لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەیە قوتابخانەیەکی زۆر باش لە ناوشاری هەڵەبجە هەڵەبژێرین خولەکە لە ناو قوتابخانەکە ئەکەینەوە چونکە هەنێک قوتابخانە هەیە یەکێک لە خزمەتگوزاریەکان دروستکردنی ئاسانکاریە بۆ قوتابخانەکان ئەبێ قوتابخانەیەک بێ بە تەواوی هەموو ئاسانکاریەکانی تیابێ ڕەمپای تیابێ تەختەکەی نزم بێ کۆمەڵێک لە ئاسانکاری کە بۆ خاوەن پێداویستی تایبەت زەڕورە ئەبێ لەو قوتابخانەیە هەبێ بۆیە ئێمە ئەو قوتابخانەیە هەڵەبژێرین. زۆر باشە کەواتە ئێوە زۆر گرنگی بەو گروپە ئەیان کە مناڵەکەی تێدا و شێوازی مامەڵەکردنی کەسانی دەوروبەر لەگەڵیا بۆی حەزەکەم بگەڕێنەوە بۆ لای بەڕێز محەممەد بورهان بزانی لە زاری خۆیەوە کە ئێستا گەنجێکە و خوێنکاری زانکۆیە چۆن ڕێنماییمان ئەکا کە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین و چ کاریگەریەکدا ئەنێ ئەو هاوڕێیەتیەی کە ئێمە ئەمان بێت لەگەڵیان.
پێویستە مامەڵەیەکی دەروون دروستی و زانستی دەرونی دەڵێت پێویست ناکات تۆ مناڵەکەت لە ژوورێکدا ژوورێک تاریک بکەیت و مناڵەکە دابنی لەبەرەوەی مناڵەکەت تووشی خەمۆکیە بێت خەمۆکی کە خۆی ساڵی 2021 دانرا بە ساڵی خەمۆکی لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر خەمۆکیمان هەبوو و پێویستیش ناکە تەنها تۆ نیت ئەو من نمونەی زیندوو هاتوومەتە ئێرە تەنها وەستان چارەسەر نییە باوکو ڕوبەڕووبوونەوە چارەسەرە و پێویستە هەمووان بخوێنین لەبەرەوەی بۆ بەرژەوەندی تایبەتی تاکەکان نەتوانن بەکارمان بێنن هەموو کەسێک ڕۆڵی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی دایک و باوکیش ڕۆڵی تایبەتی و کاریگەری خۆی هەیە کە توانیانە ڕۆڵێکی باش و کاریگەر بگەن بۆ سپاس بۆ خۆی گەورە و توانیویانە ئەوان هاوکاری من بن و من لێرەوە زۆر سپاسیانەکەم و داواکارن لەسەر جەم دایکان و باوکان هاوکار بن. مناڵی خاوەن پێداویستی تایبەت لەناو خێزانە کاریگەری زۆر لەسەر باوان و خوشکوبراکان دائانێت. ئەوەی گرنگە دایک و باوکی مناڵی خاوەن پێداویستی تایبەتە بە تایبەتی لە کوردستانە کە زۆربەی ئەرکەکانیان ئەکەوێتە سەرشان. لە توێژینەوەیەکە کە لە ساڵی 2020 لە کەنەدا ئەنجامدراوە دەرکەوتووە کە نیشانەکانی خەمۆکی لە دایک و باوکی ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن زیاترە وەک لە دایک و باوکی ئەو مناڵانەی کە گرفتی خاوەن پێداویستی تایبەتیان نییە و هەروەها دەرکەوتووە کە ئاستی ئابووری نزم و شوێنی دەستگەیشتووییان بۆ خزمەتگوزاریە دەرونیانەی کە هەیە گرفتی بۆ خێزانانە دروست کردووە. بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای خاتوولقا لەتیف کە دایکی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە بزانین ئەو تەجروبەیە کە پێیان تێپەڕیوە چۆن بوو. خۆی ئەمە دوای 15 ساڵ 11 ساڵەژە کوڕەمان بوو خوا پێی بەخشینەوە هەدیەیە لە باتی 15ش قبوڵمە ئەوەڵی دەقەش وتۆمە بەخوای گەورە خوا پێم ببەخشێت لە بری 15 قبوڵمە اینجا دوای ئەوەش کە حاڵەتەکەیمان زانی لە دوای 6 مانگیەوە زانیمان بە حسابەکەی محەممەد دکتۆرەکان وتیانەمە حاڵەتی شەلل دەماغە خۆی بەلایانی خۆی هەموو کەس ئەڕوخێت بیدایەت ڕوخانێ ڕۆیە لە جەستینی هەموو کەسێکە بەڵام ترە الحەمدولیلا سپاس بۆ خوای گەورە یارمەتیام یەکەم جار اینجا خۆشم هەوڵ و توانای زۆرم یا لەگەڵی لەلایەنی عیلاج تەبیعیەوە لەلایەنی دکتۆرەکانەوە لەلایەنی هەرچی شتێک گوتویانە بۆ محەممەد باشە یعنی درێغیم لێ نەکردو ئەم لاولام لێ نەکردووە هێشتر یەک ڕۆژ لە مەکتەب غیابات نەبوو یەک سعات دوان نەکەوتووە لە مەکتەب 12 ساڵ ئابە وینێ من هێناومە بردومە بۆ محەممەد یەک ڕۆژ غیاباتی نەبوو یعنی تر وەکو بڵی نازانم پێوەەر ناکرێ بڵێم ینی محەممەد چۆنە لە ینی منە ژیانی منە پێوەریکەم بڵێم بەوەنە ژیانی گۆڕیوە مسەداسەت الحەمدولیلا بەڵام سپاس بۆ خوای گەورەش ورەم نەڕووخاوە ئەنجا لە ڕێی ئەوەیشەوە دوای ئەوەش تۆزێ کۆمەڵگای خۆمان بەعزە هەموو کەس قسەی هەیە هەموو کەس قسەی هەیە وینی هەیە کۆمەلگە تۆزێ هینیانەکردم بین بەڵام من هەر کۆڵم نایدا هەر بەردەوامە بووم لە ڕێ ئەم ڕێکخراوانەیشەوە سپاسیانەکەم دەستیان خۆش بێ زیاتر وەرەمان پێبەخشرا زیاتر و زیاتریش ئیمان بوو من لە پۆلی نوێ قەرار بووتم محەممەد گیان بە ئەم ساڵ تۆزەی سراحەت کامێشکە هەم تۆزێ خۆی زووتریش خزمانە مەکتەب یان لە هەموو مناڵێکی ئاسایی ساڵە پێشمان خست چکم حەزی لێ بوو تر بەڵام ئەمان بوون بە هۆکارێ وتیان بۆ دوایەخی هاتن وەکو بڵی ڕێنمانیان کردین تاقە وزەیەکی چینیان پێبەخشینەوە تر لە ڕێی ئەمانەوە ئەوە نێتر باری دەروونمان بەرەو پێشەوە چوو الحەمدولیلا سپاسیانەکەم و سپاس بۆ خۆی گەورەش نەوەستان یعنی لە پۆلینۆیشان نەوەستان هەر بەردەوام بووین تا ئێستا حالیان گەیاندومانە دەبەزانکۆ ئەو بە فەزلی خۆی گەورەیە بیدایەت بەڵام خۆی گەورەش یارمەتینەیە ئینسان ناتوانێت بیدایەت فەزلی خۆی گەورەیە الحەمدولیلا بەڵام تا ئێستش دەرەقیم لێ نەکردو ئینشاءالله لەمە دوایش لێی ناکەم بۆ ئومێدی خۆی گەورە وەڵاهی لە ڕووی دەرونیەوە تۆزێ زۆر بیدایەت بێتاقەتە بووم بەڵام دواتر کە هەستمە کرد الحەمدولیلا یعنی هەیە لە حاڵەتی محەممەد وەزعی خراپتریشە
چوون بۆ لای دکتۆرەکان قسەیان بۆ کرد ئەمیش قسەی لەگەڵ دکتۆرەکان ناکرد قسەی خۆش بوو بڵێن عاقڵ بوو بڵێن گوێڕایەڵی خۆشمان بوو ئەتر وردە هەر لە ڕێی دەرونیەوە ئەموت ئەبێ مەمە بجۆڵین یعنی ژیان ئەبێ بەردەوام بێ نابێ بڵستیت ژیان ئەوەیە کە تۆ نابێ بەردەوامی کە لە ڕووی دەرونیەوە بڕوخیت و دانیشیت بەخوا هیچ استفادە ناکەیت ڕاستە بێت دانیشتن نییە بۆ حل نییە بۆ مشکیلەکە اینجا حل نییە بۆ ئیشەکەکە بیدۆزیتەوە دانیشتن ئەوەیە تۆ جار ئەکوژێت بەس کە بەردەوام بووی وردە هەم ڕایە لەگەڵ وەزعەکەیشە هەم شتی چاکتریش و باشتری ژەبینیت و هاوڕێ بە هاوڕێ باشتری ژەبینیت و بێبی بە ڕێنیشاندەر بۆ ئەوانەیش کە لە دوای تۆون یا لە لای تۆون بڵێن ئەمە ئەم مناڵە ئەم ئینسانە ئەم دایکە ئەم بووە بە ڕێنوێنەری ئەو مناڵێ بام نیش لینێر لەو وەرگرم وڵا ڕێنماییم بۆ دایک و باوکانە هەیە ئەڵێن بە هیمەتێکی بەرزەوە هەستنەوە سەر پێ بە هیمەتێکی زۆرەوە هەستنەوە سەر بێ بسمیلایی لێ بکەن و هەر دایکێکیش ئەو مناڵی نییە ئاواتە خواز بێت کە مناڵێکی ئەوای پێ ببەخشی ئەمەنا هینیان زۆرە لەگەڵیا نازانم من بەڕای خۆم ئەڵێن هەرکیان قرسە هیلاکبوونیان هەیە من بەڕای من نازانم هیلاکبوونی هەر من هەست بە هیلاکبوون ناکەم لەگەڵیانە چکم لە دڵەوە لەگەڵیان بەڵوو بەڕۆح لەگەڵیان هەست بە هیلاکبوون ناکەم هەڵێن بەو دایکانە هەستنەوە لە سفرەوە دەست پێ بکەن ژیان نابێ بۆستێت ژیان نەبێ بەردەوام بێت ژیان نەبێت ڕایکەیت ئەجا هەم وزە و هەم تاقی بە مناڵەکەیشت تۆ دانیشیت ئەویش ڕوخێت کە منم دایکەم دانیشتووە بۆم بە ئەرگ بۆم دایکەم کە ئەو باوکە پاڵیایەوە ئەو مناڵە هەستەکاڵێ من بۆ بم بە ئەرگ ئەم دایک و باوکەم بووم بە ئەرگ بۆ بڵە مەسەرەن یا برایەکی گەورەیە یا خوشکێکی گەورەیە ئەبێ ئەوانیش یارمەتی بن بە نوع یارمەتی بن هەز نەکاکە بۆ بە ئەرگ بۆیان ئەبێ بە نوع ڕێنوێنی بکەن و ئەبێ بە نوعی ڕایی بکەن لەگەڵ ئەو مناڵەیە هەز نەکاکە ئەم مناڵە چ کوڕ بێ چ کچ بێ فەرقینی ئەم ئینسانە تر هەر شەر نییە هەر مناڵ بێت لێ بقەومە وایە لە گەورەیە لە یەقەومێ ساق و سەلیمە لە یا توش حادیسەیەکە بێت لێ یەقەومێت ئەبێ ئەو ئینسانە کە بەرامبەری وا یارمەتی بات و وای هەستی بکات کە ئەو نەبوو بە عەزیەت بۆ ئەوی کرد. ئەو بارودۆخە دەرونیەی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێدا تێپەڕەبێت جیاوازترە لە کەسانی دیکە بۆیە جۆری ئەو خزمەتگوزاریەشی کە ئەبێ پێشکەشیان بکرێت ئەبێت جیاوازتر بێت لە چاو ئەو خزمەتگوزاریەی کە ئاسایی پێشکەش بە کەسانی دیکە ئەکرێت بۆ هیوایم کە دەروندروستی ئەم جارە گۆشەیەکی دیکە لە گرفتە دەرونیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتی خست بێتە ڕوو بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.